ڕۆژتان باش سپێدەتان باش بینەر و بیسەرانی ئازیزی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش لە دەستپێکی ڕۆژەکەتاندا من بە پرۆگرامی ڕۆژ باش کە هەکبەیەکی پڕ لە زانیاری و بابەتی بەسوودە دەبمە میوانی ئێوەی ئەزیز و خۆشەویست ئەم کاژمێرە لەگەڵمان بمێنەوە تا لە سەرجەم بابەت و ئەو ئینهاوس و یاخود ئەو پاکەجانەی کە لە ڕێگەی هاوکارانمانەوە بۆمان ئامادە کردوون لەگەڵمانە بن. ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان دوو بابەتی هەمەڕێیمان بۆ هەڵبژاردون دوو بابەتی بەسوود یەکێک لەوانە ئێمە هەر کاتێک لە کوردستان 24 هەمیشە و ئەزانن کە لە فراوان بووندایە و هەمیشە لە پێشکەوتندایە بۆیە هەر کاتێک پرۆگرامێکی نوێ دێتە ئاراوە یاخود پرۆگرامێکی نوێ لەدایک دەبێت لەم شاشە جوانە ئێمە میوانداری پێشکەشکارەکە یاخود ستافەکەی یەکەین بۆیە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تایبەت دەبێت بە پرۆگرامێکی نوێی کوردستان 24 کە دواتر خۆتان نەبینن جگە لەوەش ئەمە بەبیرتان بێنمەوە کە شارەکانی کوردستان هەمویان ڕەنگینن هەمویان جوانن بەڵام لە نێویاندا پایتەختی کوردستان هەولێری ئازیز و خۆشەویست بە پاکترین شار یاخود بە شارێکی پاک و پڕجوانی و سەوزایی هەڵبژێردراوە دواتر قسە لەسەر ئەو بابەتەش دەکەین بەڵام سەرەتا لە بیری ناکەین بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەم. سبەی سێشەممە پارتی و یەکێتی و گۆڕان لە شاری هەولێر کۆ دەبنەوە. شاندێکی پارتی دموکراتی کوردستان لە شاری سلێمانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبووە و بە گوێرەی ڕاگەندراوی هاوبەشی کۆبوونەوەکەش هەردوو لە کۆبوونەوەی سێقۆڵی پارتی یەکێتی گۆڕان بە گرنگ و پێویستی قۆناغەکە دەزانن لە پێناو یەک هەڵوێستی و داکۆکیکردن لە مافەکانی گەلی کوردستان لە عێراقی فدراڵ وڕیاریشە سبەی سێشەممە کۆبوونەوەی نێوان پارتی و یەکێتی و گۆڕان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە هەولێر بەڕێوە بچێت. لیژنەی باڵای ئەمنی لە پارێزگای سلێمانی داوا لە هەموو لایەک دەکات هێمنی و ئارامی بپارێزن. لیژنەی باڵای ئەمنی لە پارێزگای سلێمانی لەبارەی ڕووداوەکانی پیرەمەگرونەوە ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند لە ئەنجامی خۆپشاندانە بێمۆڵەتەکەی شارۆچکەی پیرەمەگرون شێوی و تونند و تیژی لێکەوتەوە بەداخەوە لە ناو خۆپشاندەرەکانەوە تەقا بە ئاڕاستەی هێزەکانی پۆلیسی چالاکیە مەدەنیەکان کراو لە ئەنجامدا ئەفسەرێک بە پلەی نەقی بە فیشەک بریندارکرا و لە مەرگ گەڕایەوە داواش لە هەموو لایەک دەکەن هێمنی و ئارامی بپارێزن. علی باباجان ڕایدەگەیەنێت پرسی کورد لە تورکیا پرسێکی ڕەوایە و هەوڵی چارەسەرکردنی دەدەن. علی باباجان سەرۆکی پارتی دەڤا لە چاوپێکەوتنێکی تایبەت لەگەڵ کوردستان 24 ڕایگەیان بوونی پەیوەندیەکی باش لەگەڵ هەرێمی کوردستان گرنگ و پێویستە. ئاماژەی بەوەش کرد دەبێت پرسی کورد لە تورکیا چارەسەر بکرێت و مافەکانیان دەستەبەر بکرێن. جەختیش دەکاتەوە ئەوان وەک پارتی دەڤا لە هەوڵی چارەسەرکردنی پرسی کورد لە تورکیا دەدەن. ئەمڕۆ بەریتانیا وەک یەکەم وڵات لە جیهان دەست بە بەکارهێنانی ڤاکسینی کۆرۆنا دەکات دوای ڕەزامەندی ڕێکخراوی خۆراک و دەرمان و وەزارەتی تەندروستی بەریتانیا ڤاکسینی دژی کۆرۆنا لە بەریتانیا دابش کراو. ئەمڕۆژ دەست بەکارهێنانی ڤاکسینەکە دەکرێت و یەکەم کاروانی ڤاکسینەکەش کە نزیکەی 800,000 دانێ لە ناوچەند بە فرگرێکدا هەڵگیرابوون گوازرانەوە نەخۆشخانێکی باشووری شاری لەندەن. یەکێکیش لەو کەسانی ڤاکسینەکە بەکاردێنێت شاژنە ئەلیزابێت شاژنی بەریتانیایە. لە هەڵبژاردننی پەرلەمانی کوێیت هیچ ئافرەتێک سەرکەوتنی بەدەست نەهێنا بەپێی ئەنجامی 18هەمین هەڵبژاردننی پەرلەمانی کوێیت لە کۆی 28 کاندیدی ئافرەت هیچ کاندیدێکی ئافرەت نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێت و ببێتە ئەندامی پەرلەمانی وڵاتەکەی لە کاتێکدا ئافرەتان لە سەدا 52 دەنگدەرانی کوێیت پێک دەهێنن بەڵام هەموو کاندیدە سەرکەوتوەکان بۆ پەرلەمانی ئەو وڵاتە پیاوانن. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن ئێستاش ناڕۆکی پرۆگرام بەردەوام دەبێت. وەک هەمیشە زانین دەستپێکی ناڕۆک با بابەتێکی سەرنج ڕاکێشە باز لەوەکەین کە کچان یاخود خانمان هەمیشە باسیەکەینەوە کە چەند دەستڕەنگینن
کە ئەگەر هیچ کارێک یاخود هەلی کاریشیان نەبێ دەستڕەنگینیەکانی خوانەوە ئەکات کە بتوانن ببنە خاوەنی بژێویەک یاخود کارێک بکەن بۆی بژێوی ژیانیانی پێدابین بکەن. جا ئەو خانمانە ئەگەر خاوەن پێداویستی تایبەت بن یاخود ئەگەر خانمانێکی ئاسایی بن بۆیە چەند کچێکی نابیست هەستاون بەوەی کاری دەستی خۆیان ئامادە بکەن و پێشانگایەکی گەورەی پێ بکەنەوە و ڕکابەری هەموو کچەکانی دیکەش بکەن و پێیان بڵێن کە ئێمەژە توانین جیا لەوەی کە ناتوانین ببیستین بەڵام توانین کارە دەستیەکانمان نیشانی هەمووان بدەین و بیشیکەینە سەر چاوەیەک بۆی کە بژێوی خۆمانی پێدابین بکەین با بەیەکەوە بیان بینین. تابلۆکانی هەریەک بە جۆرێک گزارش لە کۆمەڵگاکەی وسروشت و هەندەجاریش ناخۆشیەکانی خۆی دەکات. بەهرە تەمەنی 40 ساڵە و هەر لە زگماکیەوە ناتوانێت قسە بکات و نابیستیشە. بەڵام بەهرەی کێشانەوەی تابلۆی هەیە و پەرەی بە بەهرەکەی خۆی داوە. سەرڕای ئەوەی وەک کچێکی ئاسایی نییە، بەڵام توانێتی بە هونەرەکەی ڕکابەری لەگەڵ کچانی تر بکات و لە پێشانگایەکی تایبەتیش کارەکانی نمایشکات و بیانفرۆشێت. ئەو بەم جۆرە باسی هونەری خۆی دەکات. دەری هەڕۆژ ینی بە ڕۆژە تا شەو مادیمە بەس ینی باشم لەوەی دەری بەس دڵم خۆشە ینی کە ئەوێنەکە دەچێشم. هێوار شەوە ینی ئەو ئەوگلەی ئەوەی خۆی دەکانی هاوسەرەکەی کە هیچ مەقسەد هەتە شەو دوازن هاتۆ هەموو شتێکی بە خۆی کردیە ینی ئێستاش تەواو جیا بووینەوە 5 سارە ینی لێ جیا بۆ ڕاوەستە لەسەری لێ جیا بوویتەوە. شیراز لەگەڵ خوشکەکەی کە نابیستە و ناتوانێت قسە بکات بەشداری پێشانگەکەی کردووە. ئەم جۆرە کاری خوشکەکەی و کسانی تر بەرز دەنرخێنە و دەڵێ هیچ شتێ نابێتە ڕێگر لە بەردەم خانمانی بەهرەمەند. خانمێکی دیکەش دەڵێ کار جەوهەری ژیانە، ئاسوودەم بە کارەکەم و بژێوی ژیانی خۆمی پێ دابین دەکەم. زۆر خۆشم هەیە کە لەگەڵ خوشکەکەم بەشداری دەکەم و نابیستی کەم ئەندامی نەبووتەوە ڕێگر کە ئەو وازە بەهرەکانی خۆی بینی و بەردەوامیش دەبێت لە کارەکانی خۆی و وەک خوشکێک وەک کەسێکی ئاسایی پشتگیری خوشکەکەی خۆم دەکەم. بەڕاستی ئەمە زۆر دڵخۆشم کە خانمی بەهرەمەند بەشداری ئەو کۆنفرانسشتانە دەکەن و کەم ئەندامی کە وایە کەم ئەندامن خۆیان پێداویست تایبەتن بەڵام ڕێگریان نەبووە کە بەهرەکانی خۆیان پێشان بدەن. خۆشە ئەنو یەک پشتاگی یعنی هەبێک و دەستی خۆ شغلی خۆ بکە کەچک divê heyşxwe hebe yanî divê qewîn bê bes gelek hene neqewînin ji ber tiştek distê wa denîne bê ku nexwendine yê min ve ez min nexwendiye bes şixul yanî distê me û hêbatê me hene ez yanî ez şixulim şixul distê me de heye ez dikim ez xwe pê radikim ez hewlo. خانمان بە دوو توێژی خاوەن پێداویستی تایبەت و توێژی ئاسایی کە پەنابەریشیان تێدایە پێشانگەیەکی تایبەت بەکاری دەستیان کردوێتەوە. ئەوان زیاد لە هەموو شتێک بەهرە و هونەری خۆیان نەمایش دەکەن. لە هەفتەی بەرەنگاری تونند و توێژی دژی خانمانیش بەشداریان لە زۆربەی چالاکیەکان کردووە. بە پشت بەستن بە خۆیان و بە هونەر و بەهرەی خۆیان کار دەکەن بۆ دەستخستنی مافەکانیان. هێرۆمۆلودی کوردستان 24 هەولێر. بێگومان دەستخۆشی بۆ ئەو خانمانە بەداخەوە من کە ناتوانم بە زمانی جەستەتیان بگەێنم کە هەمیشە سەرکەوتوو بن و بەردەوام بن ئەبێ لە کەم تەرخەمین ببورن چونکە خانمان هەمیشە جێی ڕێز و سپاسن بە تایبەت ئەگەر خانمانی خاوەن پێداویستی تایبەت بن و دووپاتیش یەکەمەوە کە هیچ کات کەمتر نین لە هیچ خانمێکی دیکە بە هیوای بەردەوامی و سەرکەوتن بۆ هەمویان. بەڵێ وەکو لە سەرەتاوە ئاماژەشم پێکرد کە هەولێر لە سەر ئاستی عێراق بە پاکترین و خاوێنترین شار هەڵبژێردرا.
بۆیە ئێمە بزانین بۆچی لەسەر چ بنەمایەک میوانداری دکتۆر فەرمان خەلیلمان کردووەکە بەڕێوەبەری خزمەتگوزاری ژینگەیە لە شارەوانی هەولێر بەخێرهاتی دکتۆر فەرمان. بەیانیت باش ڕۆژی باش زۆر سپاس. دکتۆر پێمان بڵێ لەسەر چ بنەمایەک بوو و چۆن هەولێر بە پاکترین و خاوێنترین شار هەڵبژێردرا؟ بڵێ بەنایخوای گەورە سەرەتا سپاس بۆ ئێوە سپاس بۆ بیسەران و بینەرانی کوردستان 24 ئەگەر بە دوواداچوونێک یاخود هەڵسەنگانێک بکرێت بۆ پێوەرەکانی پاک و خاوێنی ڕاگررتنی شارەکان بێگومان تۆ نایبەست لەسەر شاری هەولێر قسە بکەی بە گەڕانێکی سادەی ناو شاری هەولێر و شەقامەکان و گەڕەکەەکانی شاری هەولێر و بەراوردکردن بە هەموو شارەکانی دەوروبەری بە سانایترین شێواز بۆ دیار دەکەوێت کە بەڵێ 24 کاتژمێر لە شاری هەولێر خزمەتگوزاری خاوێنکردنەوە کار لێسەر دەکرێت بۆ نمونەگەر ڕووداوێک لە شەودا ڕوودات یان بۆ بەیانەکەی شوێنەوە و ئاسوارەکەی پاک دەکرێتەوە پاژماوەیەک بەر هۆکارێک چاڵاکی مرۆڤ یاخود فرۆدانی سەر شەقامەکان ئەم پاک و خاوێنی ئەمەش لە ئەنجامی سیستەمێکی کارکردن کە ئێمە لە سەرۆکاتی شارەوانی هەولێر داماڕاشتە بۆ بەستی پاکڕاگرتنی شاری هەولێر سپاس بەخوا ئەنجامەکەی ئەو بووە کە بە خاوێنترین شار لەسەر ئاستی عێراق دەستنیشانکرا هەڵبژێردرا. باشە دکتۆر فەرمان کاتێک شوێنێک پیس ئەبێت ئێوە چۆن پێڕاگەن یاخۆت چۆن کارەکانتان جێبەجێیەکەن کە لە هیچ شوێنێکی هەولێرەوە زڵ و خاشاک نەبێت تا بەنە شوێنێکی دیاری کراوە؟ بەڵێ ئێمە سیستەمی کارکردنەکە بەپێی سنووری جوگرافی شارەوانیەکان دابەشکرا بەسەر 6 شارەوانی هەر شارەوانیش لەلایەن کۆمپانیایکی کەرتی تایبەتەوە کاری پاکردنەوەکە بۆ ئەنجام دەدرێت. ئەمە شێوازی کارکردنەکەیەوە لەلایەن بەڕێوەبەراتی خزمەتگوزار و ژنگە پارێزی کە ئێمە تێدا کارەکان سەرپەرشتی دەکەین هەر کۆمپانیاک لیژنەیەکی تایبەتی سەرپەرشتیمان هەیە و سیستەمێکی بە دوواداچوون و چاودێریمان بۆیان داناوە کە لە کاتی بوونی هەر کەم و کوڕێک لە شوێنێکدا وێنەی شوێنەکە دەگیرێ و لە گروپێکی تایبەت بۆمان داناون وەگەر بە سیستەمێکی ئۆتۆماتیک نابێت ئەم وێنەیە کاتی بساتێ پڕ دەبێت ڕاستە خۆ پاک بکرێتەوە ئەگەر هاتوو لە دیاردێک لە شوێنێک بوونی هەبوو و سیستەمەکەی مەژ ئاوایە دابشکردنی کرێکارەکان و ئامێرەکان بەسەر تەواوی سنوورەکە بەسەر گەڕک دابش کراوە هەر سنوورەی شوێنێک بەشێک بە گوێرەی پێویستی خۆی ئامیر و کرێکاری بۆ دابین کراوە کە ڕۆژانە هەڵدەستن بە ئەنجامدانی کارەکانیان بۆ نمونە لە گەڕەکەکان بەپی پێویستی گەڕەکان لە بازارەکان ڕۆژێ هەموو بازارەکان ڕۆژانە و شوێن هەیە ڕۆژی دووجار و شوێنمان هەیە زیاتر لە دووجار ئێمە هەڵمەتی پاکردنی بۆ ئەنجام دەین و ڕۆڵی هاوڵاتیانیش تا ڕادێکی باش هاوکار بوونە ئەوان تا چەند هاوکارن ڕۆڵی ئێوە دیارە و باستان کرد کە بەردەوام بەڵام هاوڵاتیانی تا چەند هاوکارن لەگەڵ ئێوە کە یاخود لە فرێدانی زبل و خاشاک لە هەرتا لە فرێدانی کلنسێکەوە کە هۆشیاریان هەبێلەوەی کە لەمە دواش زیاتر بێت شارەکە بە پاکترین شار دەستنیشان کراوە. مەسپاسی هاوڵاتیان دەکەین چونکە بابەتی پاکردنەوە پەیوەندی بە کەلتوری خەڵکەوەیە پەیوەندی بە بیرکردنەوەی خەڵکی بۆ نمونە لە هەندێک شارێتتر تۆ بڕۆ خەڵک ئامادەنی حاویە دابنێت تۆ زبلەکەی بۆ هەڵگریەوە بەڵام سپاس بخوا لە شاری هەولێر بەشێکی زۆربەی هەرە زۆری هاوڵاتیان ئەم کەلتورە هەیە حاویەکانیاندانەوە زبلەکانیان دەکەن ناو حاویەکان و هاوکاری ئەوانیش بەشێک وەلو ئێمە کە توانیمان بگەینە ئەو ئاستەی کە وەک ئەم شێوازی خاوێنکردنەوەکە ئێستا هەیە و داواش دەکەین هاوکاری زیاتریشمان بکەن چونکە چەندی هاوکاری هاوڵاتیان زیاتر بێت بۆ نمونە زبلەکان فرەنەدنە سەر شوێنە گشتەکان سەر شەقامەکان لە حاویەکان داینین ئەمە دەتوانین بە ئەرکوماندی بوونێکی کەمتر و ئاستی خاوێنکردنەوەکەی بەرزتر بکەینەوە کە بگاتەوە ئاستەی کە نەک لەسەر ئاستی عەرەب بگرێت لەسەر ئاستی شارەکانی پێشکەوت وڵاتەکانی تریژ وڵاتە پێشکەوتەکان لەگەر ئاستی ستاندەری وان کە بە شێوەیەکی بەردەوام خاوێن بیوە تا ڕادێکی زۆریش لە هەر کاتێکدا تۆ بۆ نمونە لە کاتێک باران بارین پاش لافاوێک یان حادیسەیەک یاخود خوا نەخواستە ئاگرکردنێک لەم کاتانشدا دووبارە لە زووترین کات تیمەکانی ئێمە ئامادە بوونیان هەبووەوە لە کاتی هاوڵاتیان کاتێک پاژماوەی هەر جۆرە کارێکە دیکەم فڕی دەدەن کارەکان دەکرێت لەگەر ئەوەی کە قەیرانی دارایی بوونی هەبووە مافەدارایەکانی کۆمپانیەکان بەپێی پێویست 100% دابین نەکراوە و لەگەڵەوەی کە چەند گرفتێکی لە ڕووی مالی و ئیداری و کارجەری بوونی هەبوو بەڵام ئێمە توانیمانە پاکڕاگرتنی ئاستی شاری هەولێر ڕابگرین و هەروەها ئێستا لە زۆربەی شارەکانی خۆ لە بەشی شارەکانی عێراق مەشاکلی ئەو هەیە کە هاوڵاتیان خۆپیشاندان دەکەن ناڕەزای دەردەبڕنیان پیس دەکەن لەم کاتدا خەڵکی شاری هەولێر بەسپاسەوە هاوکاری حکوومەت و شارەوانینە بۆ پاکڕاگرتنی شارەکانیان ئەمە جێگای دەستخۆشیە ئەمەی دیاری کرد کە هەولێری پایتەخت ببێتە خاوێنترین بەڵێ ئەمە دەستگاکی ڕاگەاندن کە بە دوواداچوونیان کرد تیمەکانیان بە مەیدانی لە چەند شارێک لە شارەکانیان هەڵبژاردەبوو
و خۆشیان کە مثلەن تیمی تایبەتیان شاری هەولێر نەبوو بەڵام هاتن بۆ چەند ڕۆژێک لەگەر ئێمە مەدانی چۆنێتی خاوێنکردنەوە ئەو قسانێک کە ئێمە کردمان لە بەرنامەکاندا و لە گفتوگویەکاندا چون گەڕانیان کە لەسەر ئاستی شاری هەولێر بە خاوێنترین شار هەڵبژێردرا بەجێرێ ئەوان کە پێوەرەکانیان دانا بۆ ڕۆژانە چەند جار هەڵدەگیرێتەوە چەند زم لەسەر شەقامەکان کەواتە چەند تۆن هەڵەگیرێتەوە ئێستا لەناو هەولێرە چەند تۆن خۆڵ و خاشاک زبڵ کۆکرێتەوە و لە کوێش بڕێت لە شاری هەولێر ئێمە ڕۆژانە زیاتر لە 2000 تن 2000 تا 2200 تن زبڵ و پاشماوەکانی شاری هەولێر کۆ دەکرێتەوە و هەموو ڕۆژانە دەگوازرێتەوە بۆ زبڵخانەی شاری هەولێر لە کانی قرژاڵە و لەوێدا دەپۆشە و ژێرخاک دەکرێت. باشە جگەلەوەی کە کۆکرێتەوە با باسی ئەوش بکەین لە بیرمان نەچێت لەوێت چۆن جیاکرێتەوە ئایا هێشتا سیستمێکی ڕستایکلین هەیە بۆ جیاکردنەوەی زبڵ و خاشاکەکان خۆتان زان بەشێکی خۆراکە بەشێکی موادی پزیشکیە بەڵێ. پاشماوەکانی شاری هەولێر لە زبڵخانەکانی قژاڵە کۆ دەکرێتەوە ئەو چارەسەری ئێستا ئێمە دیکەین چارەسەرێکی سەرەتاییە چکە بەشی ڕیسایکلین کە لێک جیاکردنەوەی هەموو پێکاتەکان پێویستی بە کارگەیەکە ئێستا وەزارەتی شارۆنە گەشت و گوزار لیژنێکی پێکێناوە بۆ ئامادەکردنی دەرخستەیەکی ئۆئارێک بۆی بتوانندرێ ئەم کارە ئەنجام بدرێ بەڵام لە ئێستا ئێمە هەڵساین بە لێدانی چەند بیرێک بۆ دەرکێشانی غازەکان چکە خۆراکە ئەندامیەکان کەشی دەبێتەوە دەبێتە هۆی دروستبوونی غازی میثان CH4 و ئەم غازەش دەبێتە هۆی پیسکردنی ژینگە یاخۆ دروستبوونی ئاگر و دووکەڵ بەڵام ئێمە لە ڕێگەی چەند بیرێکەوە کە لێمان داوە کاریگەریەکانی پیسبوونی ژینگە لە زبڵخانەکانی قژاڵی کۆنتترۆل کراوە بە ڕێژەی سەروی 90 ئێستا بەتەواوەتیان ڕێگەنی دروستبوونی ئاگر و دووکەڵ و پیسکردنی ئەم سنوورە لە ڕێگە ئەم بیرانە کۆنتترۆل کراوە و ڕۆژانە ئێمە ئەم پاشماوانەیە کە لە شاری هەولێر کۆ دەکرێتەوە دەگوازرێتە زبڵخانە بە چینێکی ئەستور لە خۆڵدای دەپۆشین بۆی پیسبوونی ژینگەی ئەو شوێنە پارێزرا بێت و پیسبوون نەبێت ئەمە چارەسەرێک سەرەتایی و سەرکەوتوو بە بەڵام گرنگە ئێمە گەر بتوانین کارگەی ڕسایکل دابمەزرێنین منی ژەمیش هەمان ئێوەکەی بیر لەواکەنەوە کە دووبارە جارێکی تر سوود لەو خاشاکە ببینرێتەوە بە ڕیسایکلینی تر هەر مەوادێک بێت کە تێکەڵا بەڵێ لە وەزارەتی شارەوانی لیژنێک پێکێنراوە ئێستاوە لە قۆناغی داتا کۆلێکشنەوەتە کۆکردنەوەی زانیاریەکان وەروە ئامادەکردنی تیئۆئارێکی گونجاو لەگەر پێکاتە و جۆری زەوڵی پاشماوەکانی شاری هەولێر بۆ ئەوی بتواندرێ ئەم تیئۆئارە ڕابگەیەندرێ مثل لە ڕێگەی کەمگیری یاخود تەندەرینگ یان پرۆسەی بانگواز و ئەلانکردن بۆی کۆمپانیەکان بەشدار بن بۆ دروستنی کارگەی ڕیسایکل لەگەرەوەی کە خاوێنکردنەوەی شار چەندی باشتر بێ واتە ڕێژەی زبڵی کۆکراوە زیاترە کە ڕێژەی زبڵی کۆکراوە زیاتر بێت پێویستی بە چارەسەرێکی گونجاوە بۆی بتواندرێ ئەو شوێنی زبڵەکەش لێ ژێرخاک دەکرێت پیسبوونی ئاو هەوای خاچی ئەم شوێنش پارێزرا بێت. بەڵێ بێگومان لە کاتی پیسبوونیە خود لەگەڵ زۆربوونی ئەو زبڵ و خاشاکە پێویستمان بە ڕێژێکی زیاتر لە سەوزاییە. ئایا ڕێژەی سەوزایی لە هەولێر چەنە و پێویستە کاتچەنیش زیاد بکرێت؟ بەڵێ ئەمە لەگەر خایانکردنەوەی شوێنەکان ئێستا بەشێکی زۆری دوورگە ناوەندیەکان کە سەوزاییە لەگەر چاڵاکی خەڵک دانیشتنیان پیس دەکرێت ئەمە پاکماکرێتەوە و پاکڕاگرتنی ڕێژەی سەوزاییەکان وارەوە پاکڕاگرتنی پارک و باخچەکانی شاری هەولێر خەڵکەکان خەڵک هاوڵاتیان کە سەردانی پارکەکان دەکەن پاشماوەی خۆیان لە خۆراکە خواردنە فڕیدەن ئەمە پاک دەکرێتەوە و ڕێژەی سەوزایی لە سەرۆکاتی شارەوانی هەولێر کە لە ڕێگەی بەڕێبەراتی پارک و باخچەکان ئەم تەواوی سەوزایی شاری هەولێر پارێزگاری لێ دەکرێت وە بە شێوەیەکی بەردەوام ئەگەر بە دیاریکراوی پێمان بڵێ ڕێژەکە لە سەدا چەندە ڕێژەی سەوزایی لە نزیک 180 لە شاری هەولێر بەڵێ 180 سەوزاییە و بەردەوام کار دەکرێت بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی و پاراستنی ئەو سەوزایی کە ئێستا هەیە چۆمە لەبیر نەکەین لە شاری هەولێر زستانێکی زۆر سارد و هاوینێکی زۆر گەرمی هەیە زۆر جار زستان لە بەستان و شەختەکەی یاخود گەرمای هاوینەکەی کە پێویستی بە ئەودانا پاراستنی ڕێژەی سەوزاییە قورسە و توانراوە تا ڕادێکی باش سەرۆکاتی شارەوانی هەولێر بتوانێت ڕێژەی سەوزایی کە هەیە بیپارێزی و بە شێوەیەکی بەردەوامیش کار لەسەر سەوزکردن و چاندی دار دەکات و تا ڕادێک ئێستا وەک کەلتورێکی لێهاتەوە بۆ نمونە تەرخانکردنی شوێنێکی تایبەت بۆ کەسانەی لە بۆنەی هاوسەرگیری مناڵبوون بێن دارێک بچێن بە ناوی خۆیانەوە و ئێستا ئێمە ئێستا لە شاری هەولێر ئازادانەیە بەڵام ئامادە کراوە بەسەر شاری سەرۆکاتی شارەوانی هەولێر پارکێکی ئامادە کردووە هەر هاوڵاتێک دەتوانێت بچێت بە ناوی خۆی لە هەر بۆنەیەکی خۆیان یاخود بانگەشێکی باشە ئەم بینەران و بیسەرانیش ئێستا گویان لێبێ هەر کاتێکە منداڵێک لە دایک بێت یاخود پرۆسێکی هاوسەرگیری بێت ئەگەردارێکیش بڕۆێنن ئەوە ژینگەیەکی سەوزترمانە بە دڵنیاییەوە ئەمە بیرۆکەیەک و دەست پێشخەریەک بوو کە لە سەرۆکاتی شارەوانی هەولێر و
وەزارەتی شارەوانی گەشت و گوزار بە ئامادەبوونی جەنابی وەزیر و بە ڕەحمەت جەنابی پارێزگای هەولێر کە ڕێیان گەیاند پرۆژەکە یەکەم دار ئەوان چاندیان و هەموو هاوڵاتیان بێن ئەمە بریتە لە گۆڕینی کەلتوری خەڵک کە لە باتی بڕینی سەوزایی دارەکان کەم بگرێنەوە نەخێر با ئەمە هانیان بدەین بین دار بچێنن و قۆناکە چکە ئێستا ئێمە پرۆژێکمان لە ژێردەستە سەوزکردنی هەموو گۆرستانەکان کە ئێستاکە چەند هەزار دارێک ژێردەستمانە دەیتێن ئەمە بەمبەستی زیاترین ڕێژەی سەوزاییە و جگە لەوەی زیادکردنی پارکەکان لە ناو گەڕکەکان یاخود شەقامەکان دوورگە ناوەندەکان سەوزکردنیان ئەمەش بەرنمەیەکە ساڵانە ئیش لەسەر دەکرێت کە سیمایەتی جوانی بە شاری هەولێر بەخشیوە و کاریگەریشی هەیە لەسەر ئەو کەسانی کە لە شاری هەولێر نیشتە جێبوونا گەڕاونەتەوە بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق یعنی لە ڕووی کەلتوریەوە ئەمە هۆکارێک بە بۆی تا ڕادێک ئەو هاوڵاتیانە لە شارەکانی خۆشیان هاوشێوەی شاری هەولێر سەوزکردن و پاگراگرتنی ژینگە بکەنە کەلتورێک بۆ خۆیان. ڕاستە ئەمە باسی ناوەندی شارەکە ئاکەین. ئێوە چه هەوڵێکتان داوە بۆ ئەوەی کە دەرەوەی شاری هەولێریش بپارێزن لەو زبل و خاشاکە یاخود بە هەمان شێوە ببێتە نمونەیە کە شاری هەولێر بەو شێوەیە پاکە و دیاری کراوە دەوروبەریشی بە هەمان شێوە بێت. بەڵێ ئەمە کە سەرۆکایەتی شارەوانی هەولێر 6 شارەوانی لە شاری هەولێر و 8 شارەوانی دەوروبەری شاری هەولێر ئێمە سەرپەرشت دەکەین واتە ناو سەنتەری شار و برێن نەحەیە و قەزاکانی دەوروپشتی شاری هەولێر کەس نەزاب نەسڵاوە دارەتوو بە حرکە ئەوەی کە ئێمە ئاماژە پێ دەکەین هەمان سیستەم و هەمان پرۆسە لەو بازنەی ئاماژەمان پێکرد لەسەر هەمووی کار دەکەین بەڵام مثلەن قەزا و شوێنەکانی تری دەروی شاری هەولێر لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکان بە دوواداچوونی بۆ دەکرێت کۆمپانیای تایبەت بخۆیان هەیە و میکانیزمی بەتایبەت بخۆیان هەیە بەڵام ئەوەی ئێمەکو سنووری سەرۆکاتی شارەوانی کە 14 شارەوانیە هەر هەموو شارەوانەکان بە هەمان سیستەم میکانیزم کار لەسەر دەکرێت بۆ پاگراگرتن و خاوێنڕاگرتنی سنوورەکان. ئەو پرۆژە و پلانانەی کە شارەوانی دایناوە بۆ پاگراگرتنی ژینگەیە خود بۆ بژانەوەی ژینگە بێت چی ئێستا کە کاری لە پێشینەتان یاخود نزیکترین پرۆژەتان چییە یاخود استراتیژیترین پرۆژەتان چییە کە جێبەجێ بکرێت بۆ شاری هەولێر؟ نهاتی ئەم ساڵ سیوەکی 12 ئەو گرێبەستەی ئێستا لەگە کۆمپانیەکان کە هەیە و کە کاری خاوێنکردن ئەنجام دەن کۆتایی پێدێ. وەزارەتی شارەوانی گەشت و گوزار ئێمە لە سەرۆکاتی شارەوانی هەولێر هەڵسەین بە ئامادەکردنی دەرخستەیەکی نوێ بۆی لە ساڵی داهاتوو تەواوی ئامێرەکانی کە کاری کۆکردنی زبل و خاشاک دەکرێن نوێ بکرێنەوە ئامێری مۆدیلی بەرزتر و لە ڕووی کوالەتی باشتر و ژمارە کرێکارەکان بەپێی پێویستی دووبارە داڕێژراوەتەوە بۆی لە ساڵی داهاتوو بە بەرنمەیەکی نوێ و بە ئامێری نوێ و جۆری ئامێرەکانیش کە بەکار دێنرێ مۆدرن بێ و گونجابە لەگەر شاری هەولێر بۆی ئاستی خاوێنکردنی شاری هەولێر بەرز بکرێتەوە وەروای بڕگەیەکیش لە خاڵەکان بریتە لە هۆشیارکردنەوە کە ئەم بارودۆخی کۆڕۆنا تا ڕادێک زۆر چاڵاکی ڕاگرتەوە بەڵام لەگەروەش هەڵمەتەکانی هۆشیارکردنەوەی خەڵک لە دەستگاکانی ڕاگەیاندن لە کار و چاڵاکیەکان بۆی بتوان هەنی خەڵک بدەین بەشدار بن لە پاگراگرتنی شار بۆ ئێمە لە ساڵی 2021 بتوانین هەم بە ئامێر و سیمایەکی نوێتر و جوانتر و هەمها هەڵمەتی هۆشارکردنەوەی هاوڵاتیان بەردەوام بێ بۆی ئاستی پاگراگرتنی شاری هەولێر بپارێزین یاخود بەرەو بەرزتر بیبین. ڕاستە دکتۆر ئەزانین کاتێک کە کەرەنتین بۆ خەڵک کەمتر هاتوچۆیە کرد ژینگە تا ڕادەیەک هەناسەیەکی ئارامی بەخشیەوە بەخۆی ئەوە تا چەند جیاوازی هەبوو کۆکردنەوەی زبل و خاشاک یاخود زیادبوونی لەگەڵ ئێستادا کە تا ڕادەیەک هاتوچۆکردن و شوێنە گشتیەکان کراون. کاتی کەرەنتین بوو تۆزێک گۆڕانکاری بەسە تێگەڕای شێوازی ژیان ڕوویدا بۆ نمونە لە کەرەنتینە کەوتەمانجی 3 و 4 ساڵانی پێشوو ئێمە تاوی شوێنە گەشتیاریەکان دەبات تیمەکانمان بچن بۆ پاکردنەوەیان شوێنە گەشتیاریەکان دەوروبەری شاری هەولێر بەڵام ئەو کاتی کەرەنتینە ئەمە نەبووم و تەواوی بازاڕەکانی ناو شاری هەولێر بۆ نمونە بازاڕی قەیسەریە یان بازاڕە گەورەکان تیمەکانی ئێمە بە شەو بۆ ڕۆژ پاکردنەوە بۆ ئەم شوێنانە ئەنجام دەدەن بۆ نمونە شەوانە دوای کاتژمێر 12 شەو بەشێکی زۆر لە بازاڕەکان ئێمە کاری خاوێنکردنەوە ئەنجام دەدەین بەڵام لە کاتی کەرەنتین ڕێژەی ئەم زبڵانە زۆر کەمی کرد بوو. چۆن سووتان لەو کاتە لەگەر ئەوەدا ڕێژەی زبڵی ماڵان زیادی کرد بوو یعنی بۆ نمونە خەڵک کە لە ماڵەوە بوو مارکێتەکان و بازاڕەکان و شوێنە گەشتیاریەکان داخرا بوون بەڵام ڕێژەی زبڵی ماڵان زیادی کرد بوو ئێمە تیمەکانمان دووبارە داڕشتەوە ئەوانەی کە لە بازاڕەکان کاریان دەکرد گواسمانە بۆی بین گەڕەکەکان ینی گەڕەکە بوو سەرن دوو ڕۆژ جارێک حاویەکان هەڵدەگیرە بەڵام لە کاتی کەرەنتین دەبا ڕۆژانە ئێمە بچین هەڵی بگرین چونکە پاشماوەی هاوڵاتیان ڕێژەکە زۆر زیادی کرد بوو و دەتوانین برین جۆری زبڵەکەش گۆڕانکاری بەسەر دەهات بوو تو کاتێک لە مارکێت و بازاڕەکان پاشماوەی کارتۆن و نایلۆن و پلاستیکانی کە لەوێ زۆر زیاترە بەڵام لە کاتی کەرەنتینە ڕێژەی پاشماوەی خۆراک و ئەندامیەکان زیادی کرد بوو کە کاتێک هاوڵاتیان لە ماڵەوە زیاتر ئەوانە بەکاردێنن ئەوەی خواردنە خۆراکە بۆیە
جیاوازی لە شێواز و جۆر و بڕی زبڵ و پاشماوەکان ڕوویدا بەڵام ئێستا لەگە ئاسایی بوونەوەی کارەکان بازاڕەکان وەخۆی لە هاتەوە دووبارە ئێمە کاری خۆمان داڕێشتە بۆ شێوازە لەگە چاڵاچی هاوڵاتیان بگونجێ. دکتۆر هەڵبژاردننی پایتەخت بە پاکترین و خاوێنترین شار چ کاریگەریەکیە بێت و لەمە دوا چۆنە بێت یاخود ئەو کاریگەریەوە چۆن ئەتوانێت لەو ئاستەدا بمێنێتەوە. یەک لە پێوەرەکان بۆ ئەوەی کە گەشتیار سەرنجڕاو بکەشرێ بۆ هەر شوێنێک بریتە لە پاک و خاوێنی شوێنەکە. بەدڵنیاییەوە کاریگەری خاڵ یەکەمی لەسەر دەرونی مرۆڤەکان لە شاری هەولێر هاوڵاتیان و هەنیشتمانیانی خۆمان واروە ڕاکێشانی سەرنجی گەشتیار و ئەو کەسانەی کە جارێک سەردانی شار دەکەن دەبێتە هۆکاروی کە دووبارە بێنەوە یاخود هانی خەڵکانی تبدەن یاخود گروپە گەشتیاریەکان کە ئێستاکە بەشێکی گرنگی سەرچاوی داهاتی هەم بازار هەم هۆتێل و چێشخانە و میوانەکانی شاری هەولێر کاریگەریە واتە پاکراگرتنی شار هۆکارێکە بۆ سەرنج ڕاکێشانی ئەو کەسانێک کە سەردانی چ میوانەکان چ ئەوانەی گەشتیار چ ئەوانەی بەکارێک دێنە شاری هەولێر و کە دەیبینین و خەڵکەی زۆر هەیە کە دێتە شاری هەولێر دەگەڕێتەوە لە ڤیددیۆکان ئێمە زۆرجار لە سوۆشیال میدیا دەیبینین خەڵکی بەراورد دەکات لە بینی شارەکەی خۆی کە لە شارێکتر هاتوو بۆ شاری هەولێر و خۆی شاهدی ئەوە دەدات کە بەڵێ شاری هەولێر بۆ نمونە ڕۆژانی یەکەمی جەژن خۆمان بینیمانە هاوڵاتیان بەراورد دەکەن نێوان ئەمە شاری هەولێرە ئەمە شاری خۆمانە فڵان شارە هەر شارێکێت چ لە شارەکانی کوردستان چ لە دەرەوەی لە عێراق شارەکان توێ ئێمە ڕۆژانی جەژن بە تەواوەتی تەواوی شاری هەولێر هەم پاک دەکرێت هەم دەشورێ بازاڕەکان کاتێک تۆ دێتە دەرەوە هەست دەکەی بەڕاستی شارەکە جیاوازە خاوێنە هاوکارەوە هەموو ڕۆژێک بێت بێگومان باشترە و خاوێنتر دەرەکەوێت. بەدڵنیایی دکتۆر فەرمان زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی. ڕاستە گەیشتن بەو ئاستە کاری زۆری ویستوە و ماندووبوونی ئێوەی لە پشتە بەڵام مانەوەشی سەختترە بە هیوایەوەی کە هاوڵاتیان هەمیشە هەماهەنگ بن لەگەڵ ئێوە بتوانن. دەمەوێت سپاسێکی تایبەتی تاوی کارمەندەکانی شارەوانی لە فەرمانبەرانی شارەوانی خۆمان کە شەو ڕۆژ کار دەکەن و تاوی کارمەندی کۆمپانیەکان کە ئەوان قورسایی و ئەرکێکە لە سەرشانیانەکە پاکڕاگرتنی شار لەسەر ئەستۆی شانی و ماندووبوونی کرێکار و فەرمانبەرانی شارەوانی و کارمەندانی کۆمپانیەکان بوون مسپاسیان دەکەم و داواکارم هاوڵاتیانیش هاوکارمان بن بۆ ئینسان بتوانێت و شانازی بکات بۆی کە شارەکەی شارێکی پاک و خاوێنە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان دووبارە بەخێر هاتن. سپاس بۆ ئێوەش. بەڵێ ئێستاش ئەچینە لای ڕەوشی کەشوهەوای شارەکانی هەرێمی کوردستان و کوردستانیش بەگشتی بزانین چۆنە.
کاتێک ڕەوشی کەشوهەوا بینین کە پلەکانی گەرما بە شێوەیەک دابەزیوە یەکسەر خۆمان ئامادەکەین بۆی کە وەرزی زستان گەرم بێتەوە یاد ماڵەکانمان گەرمەکەین بە جۆرێک لە جۆرەکان هەوڵەین کە ئەو سەرمایە کاریگەری نەبێت لە سەرمان بەڵام لە بیری نەکەین کەسانێکان کە هیچ شوێنێکی نیشتە جێبوونیان نییە یاخود ئاوارن یاخود پەنابەرن لە شارێک و بۆ شارێکی دیکە و هێشتا ماڵ و خانوێکی وان نییە کە بتوانن لەو سەرمایە خۆیان بپارێزن بە تایبەت ژیانی ئاوارەکان لە کەمپەکانی هەموو کوردستان یاخود لە شارەکانی دیکە بە تایبەت کەمپی ئەدلێب لە باکووری ڕۆژئاوای سووریاکە بە جۆرێک سەختی و سەرمای ئەم زستانە کاری تێکردوون هەندێکیان ناچارن پەنابەرن بۆ کۆکردنەوەی مەقەبا یاخود هەندێک کەرەستەی تر تا بیسووتێن و خۆیانی پێگەرمکەنەوە لەوانش سێبران کە ئەم سێبرایە هەڵەسن بە کۆکردنەوەی مەقەباکان بۆی کە شەوان بیسووتێنن و خۆیانی پێگەرمکەنەوە و خۆیان بپارێزن لەو سەرمایە. هێندەی دیکە دۆخی ئەوانەی سەختتر کردووە. بە جۆرێک سێ منداڵی برا لە ناو یەکێک لە کەمپەکان ڕۆژانە لە بری خوێندن و چێژوەرگرتن لە منداڵی سەرقاڵی کۆکردنەوەی کارتۆنی بەتاڵ و کاغەزە فڕێدراوەکانن بۆ ئەوەی لە جیاتی سوتەمەنی خۆیان پێگەرم بکەنەوە. نزحنا صار فوقنا طيران هیچ سوتەمەنیەکمان نییە تا خۆمالی پێگەرم بکەینەوە ناچارین ڕۆژانە لەگەڵ خوشک و براکانم کاغەز و کارتۆن کۆ بکەمەوە بەوەی بیسووتێنن و خۆمان گەرم بکەینەوە. بەهۆی شەڕ و بردمانەکانی بەردەوامی چەند ساڵی ڕابردوو هەزاران خێزان لە سووریا ئاوارە بوونە. بەشێکی دیکەشیان ناچار بوونە وڵاتەکەیان بەجێبێڵن و ڕوو لە وڵاتانی دیکە بکەن. هاتنی وەرزی زستان و سەرما دۆخی ژێر چادر و خێوەتی ئاوارەکانی بە جۆرێک سەخت کردووە کە کەس خۆزگەی پێ ناخوازێت. لە ترسی بردومانەکانی ڕژێمی سووریا ناچار بووین ماڵەکەمان لە شارۆچکەی سەراقب جێبهێڵین و لەگەڵ خێزانەکەمان وەک ئاوارە ڕوو لە ئیدلب بکەین لەگەڵ بارانبارن و سەرما ڕوبەڕووی دۆخێکی سەخت بووینەتەوە و شەو ڕۆژ منداڵەکانمان سەرقاڵی کۆکردنەوەی کەلوپەلی کۆن و کارتۆنن بۆ ئەوەی بەخۆ گەرمکردنەوە بیان سوتێنین. لە ڕۆژانی 4 و 5 ئایاری ساڵی 2017 بە بەشداری رووسیا و تورکیا و ئێران دانوستانەکانی ئاستانە بەڕێوە چوون. لە ئەنجامی دانوستانەکاندا بڕیاردرا 4 ناوچەی کەمکردنەوەی گرژی و ئاڵۆزی دروست بکرێن بە تایبەت لە پارێزگای ئیدلیب. بەڵام ئاوارە و دەربەدەربوونی خەڵکی ئەو ناوچانە بەردەوام بوو ڕۆژ دوای ڕۆژیش بە تایبەت لەگەڵ هاتنی وەرزی سەرما و بارانبارین دۆخیان سەختتر دەبێت. بەڵێ ژمارەیەک مێوزستیانی گەنج بەرهەمێکی میوزیکیان بە ناوی فەیسترۆنگ بڵاو کردوتەوە کە بەشداربووانی ئەم بەرهەمە میوزیکیە بۆ کان عەباسە بەرهەمێنان و ئاواز وەفا هیدایەت و ئامێری ساز شێروان حوسێن و عود دانسەر ڕامۆ کوردش. ئامانج و مەبەستی سەرەکی ئەم میوزیکا گزارشتە لە کەسێک کە لە ناو کۆمەلگا ڕوبەڕوویتان ئۆتەشەرە بێتەوە یاخود ڕوبەڕووی وتەی ناشرین نەبێتەوە بەڵام لە هەوڵدان بە خواستەکانی خۆی بەردەوامە بێت. ئامانجی ئەم کلیپە ئەوێ و جیاواز لەوانش ئامانجێکی دیکەی هەیە کە پیشاندانی دیوێکی دیکەی جوانی سروشتی کوردستان و شارەکانە با بێکەوە گوێ لە کەمێک لەو کلیپە بگرین.
لە میوزیکێکی بەچێژەوەیەینەوە ناوەڕۆکی پرۆگرام و تەوەری دووەممان کە باز لەو بەرنمەیەکەم کەس لە سەرەتاو ئاماژەم پێکرد بەڵام ناوی بەرنمەکەم نەوت و پێشم نەوتن کەسێکە بەڵام ئێستا لێرە خۆی ئامادەیە کە پێشتری ژێناسن و پێشکەشکاری پرۆگرامی ڕۆژباش بووە ئەویش گوڵستان محەممەدە کە بەرنمەی خانومان پێشکەشەکە و زۆر بە خانومانیش هاتووە بارید باش گوڵستان زۆر سپاس بەڕاستی زۆر کاتەکەت زۆر زوو بوو کە هەستام لە خەو و هاتم گوتم خوا معینی تۆ بێ بەو بەیانە زووە ئەنیها ئەو ڕۆژانە بەبییر هاتەوە بەڵام کە خۆت پێشکەشتا کرد کە زستان بێ زۆر جیاوازە لەوەی کە بەهار بێیان هاوین بێ ئەوانە زۆر تاریک دەبێت بەینی باش ڕۆژ باش بۆ هەموو تەماشەوانن کۆن هەڵوە تەماشەتکەن با بیکەمە کورمانجیت خۆش بەدڵی خۆت هاوە کوشە پۆلەکانی رادیۆ وایە هەتاکو بەخەبەر نێم سۆرانیەکەشم بەخەبەر نایە کەواتە بە کورمانجیەکە بە ئاراستی خۆت بۆەوەی تێکەڵی نەکەم ڕۆژ باش بۆ هەموو تەماشەوانێنمە ڕۆژ باش و هەر کەسێکی ما تەماشەت کێ ڕۆژ باش بۆ ستافی پرۆگرامێک و ماندونە ناسن و تیمی پرۆگرامێکی باش پێشکەش دەکەن پرۆگرامە خانومان دەست پێت کرد لەبەری کوز بەحسێ بکەم بڕاستی ئەو میوزیک گەلێکی خۆش بوو گەلێک بە باندۆر بوو سەردەروونە مرۆڤ ji بۆ ئارامکردنێ و ڕێلاکسکردنێ بەتایبەتیژی ji بۆ سبات بۆ تۆ ژێکسەر لەبەرەوەی تۆ ئەنەرژی وەرگرت شتە خۆشەکانی ژێکسەر بۆ ڕۆژ باش دانی کاکسەردار پرۆدیوسەر هەموو کات هەوڵی داوە کە شتێک بەرهەمێک ئامادەکرێت ڕاستەوخۆبی بات شەڕی لەسەرکات بۆی کە بۆ ڕۆژ هەرچەنە بۆ شاشە جوانەکەی بەڵام بۆ بێ و بۆەوەی کە تۆش بانیە خۆت ئامادە کردووە و کووتە هێشتا زوو بووە بەڵام ئەو میوزیکەماندانا بۆ یەکسەر دەست پێ بکەستان خۆش گوڵستان پرۆگرامی خانومان باسیکی ناوەڕۆکەکەیمان بۆ بکەی ماوەی چەندێکیشە خەریکن تا ئێستاێتە بەرهەم و ئەم شەو کاتژمێردە و 5 دقا پێم وابێت دابەزێت بەرە دروستە شخوا دەستپێکە هاتنە من ji بۆ 24 و پێشکەشکردنا پرۆگرامێ ji بۆ پێشکەشکردنا پرۆگرامە خانومان بوو و لەسەرەوەیەکێ بریاردە ئەم پرۆگرامێکە چێکن دیگەر خانومێن سەرکەفتی ناوا کوردستانێدا ji 26 پرۆگرامان پێکتێ لێبەلەیە گرنگ ئەوە ینی جۆرە پرۆگرام دیگەل خانمان هەنە لێ یا گرنگ ئەوە تو بچێ شێوازی پێشکەش دکێ دیگەل چێ ستافێکی کار دکێ و تلکو دەرێ پێشکەش دکێ لەو مامەژی وەکو کوردستان 24 و ئۆری میدیا و vê پرۆگرامێ بەرهەمتینن ئەمە بردیاردا و ئەم ناوەڕۆکەکە جیاواز بنە vê پرۆگرامێ نەتەنێ دانیشتن و ئاخافتنە لێبەرێ وێستگەهێن ژیانەوەی خانمێ ئەم دشۆپینن ئەم دچن سەردانە وان هاتکن و تایبەتمەندیەکە زێدە ژوارە هەیە بەحسا زارۆکتی ئەوان دکن بەحسا قۆناغا دەستپێکردنا ئەوان دکن قۆناغین دەستپێکردنا ئەوان چووناوان دنابەوان بواراندا ئەزمون ئەوان وەردەگرن و وەکت بێژە بحازری ئەم ددنە وی نەفشی نفشێت تازە براستی نفشێکی زێدە کوب سۆشیال میدیای بە هاتیە گرێدان دوور ji نمونەیەن پاقش نمونەیەن باشن دناوا civakêde ئەم dixwazin wan nêzîkî hevdû bikin yanî lê nîzîkbûnەوەyek durust bibe تۆزێک لە ئەزمموی ئەو خانمانە وەرگین و سوودی لێ بینین بۆ ڕۆژی ئێستا کراوەیەک لەو ئەزمموی کە ئەوان هەیەە کردەوە بە سۆرانی تێکا کرد بۆ تۆ کێشەنە من بە کرمانجیەکە شارتێگەم بەڵام بۆ بینەرانیش بێگومان زاراوەکان زۆرن تێگەن گوڵستان ئەزانین ئەم بەرنامانە وەکو ئاماژەش پێکرد زۆرن پێشتر کراون بەڵام وەکووتە شێواز و یاخود چۆنێتی پێشکەشکردنی جیاوازە جگە لەوە جیاوازیەکی دیکەی ئەم پرۆگرامە کە ئەزین لە ماوەی ڕابردوشدا ئەم پرۆگرامە هەندێک جار لە پرسێکدا لە یاخود کاتێکی جیاوازدا لە کوردستان 24 هەبووە بەڵام ئێستا جیاوازی ئەو پرۆگرامە چییە و جیاوازەکەی چییە لەگەڵ ئەوانەی کە پێشووتریش کراوە gelek babet hene nava civakê de divên bidine behezkirin babetek nabe ducar cemma yanî bû nimune di buwarê hunerî de em xanimekê hildibijêrin nimuneyeke baş rekûpêk ku sûdek gihandiye yan xizmetek kiriye di buwarê civakî de di buwarê bazirganî de di buwarê siyasetê de di buwarê xwebaxşî de
لە هەر بوارێکدا خانمێک هەڵدەبژێرین ئەوەیە جیاوازێکی ئێستش هەر وەکو بینین پرۆمۆکەی کە لەسەر شاشەکە بە دیارەکەوێ بەێ خۆی ڕاستەکەی جلبەرگی کوردی زۆر زۆر جوانە ئۆکێ ئازی زۆر عملیە دەتوانانی زوو بەکاری بێنی کوردیەکەی ئەمڕۆ خەریک بووم هاوەکو پەتێک هەیە لێرە دەبستی ئەوکە خەریک بوو دەبستم ئەوەشم لەگەڵی بەست بوو کاتە بۆ کارە مەدانیانە نابێت تۆ چونکە پرۆگرامەکە زۆر کات لە مەدانی بۆ لە دەرەوە کردوتە هەرچەندە جلی خانمان هەمیشە خانومانن درێس بێ یاخود جلی کوردی بێ هەرچەندە من گلەیەوەم کرد ئەوە پێت بوو مامنی جلی کوردی بێ ڕاستە هەروەک کە تاماژە پێکری خانومان پرۆگرامەکە مەدانیە تمامەتی مەدانیە وەکم گوتی ئەم سەردانە جیهان دەکەن لە گۆڕوەستگەهێن ژیانەوەی خانوێ ئەم دشۆپینن بزان بن کودرێ مەزن بووە کودرێ خۆندیە لە کودرێ ئەزمونە خۆ پەیداکری ئەو کەسین بە باندۆر لەسەرێ کەی دناڤ ژیانەوێ دەزێدەتر کاری بۆ ئالیکاریاوی بکە گەلێک جوانانژی دایکێوان بە باندۆر بوون لەسەرەوە یعنی ئەو خانمێن بەهێزن دناڤ کوردستانێ ئەو هێزا خۆش دایکێن خۆ وەرگرتنە هەروەهاش پشتەوانیە باوێ خۆ وەرگرتنە تشتێکی دیژی کوم تخواست ئەز ئاماژە پێ بکەم هەر ناوێ خانومان بخوا دووەک و جهێ پرسیارە بێ خانومان ئەس باوەڕ دەکەم هەر دیرۆکێدا دەماکو و خانمە جهەکی دەگرێ ئەو خانم خودی کارینێن گەلێک باشە هێزە کتێدایە حتاکو کار بێ دەستهڵاتێ بدەست خۆبینە کاری بوو برێڤە ببە ناوچەیان یانژی نها ئیداری دەدەستێوێدەیە خانم هەیە وەزیرن سەرۆک پەرلەمانە دە هەر بوارە ژیانە دەخەباتێ دکن تێکۆشانێ دەکەن بەجا ناوێ خانومان ئەو خانمە ئەوەکو دکارێ خزمەتێکی پێشکەش بکات کارێ نێزیک بە بێژە خانمێندن حتاکو پشتەوان بەش بۆ خانمێندن نەژ بۆ شکاندنە خانمێندن براستێژی ئەف خانمێن کو گەلمە بەشداریکردن حتا vê gavêjî ezmû naxwa bibê çi qesîsiyên rezîdî dabeşkirine ew jî dixwazin ku sûdê bigihîn navê civakê ji be ku em dibînin civak bi arasteyeke din ve diçe dive ku bandora jinan li ser jinan hebe bi awayekî baş ڕاستە لەگەڵەوەی کە لە دایکیانەوە ئەو ئەزمونیان وەرگرتو بەڵام چەندێک لەو خانمانە کە دایکیشن ئێستش لەگەڵەوەشدا بەردەوامی بە ئەزمونکردنی کارەکانیانەدەن گوڵستان پێشتر تۆ زۆربەی کات بابەتەکانە یاخود پێشکەشکاری تۆ لە ناو ستۆدیۆ بووە کارەکانت لە ناو ستۆدیۆ کردووە چ جیاوازێکیە بوو لەگەڵەوەی کە بە مەدانی کارەکان بکەیت چۆن بوو یاخود لەگە ستافەکە ڕاستە ماندووبوونێکی زۆری پێوە بووە کارکردن لە دەرەوە خۆشترە یاخود لە ناو ستۆدیۆ دەزانی لە ناو ستۆدیۆ زۆر زۆر خۆشە چون کولایڤە ڕاستە یەک جارە دەڕوە هەڵایکی بچووکیش بکەی ئۆکێ دەتوانی یەکسەر چاکی بکەیت و خۆشە لایف هەست بەو هات لایڤە ناوی لایڤە بەڵام کەری کورد بێ ئۆکێ دەڵێ قەیناگە غەڵەتم کرد با دووبارەی بکەمە ئەوەش هەیە جیاوازی بەرنامەیە مەدانی گەلەکن دیگەلیە ناو ستۆدیۆ تەبان هەرێکی چێژەکە خۆیان تایبەتمەندیەکە خۆ هەیە لێ یەن مەدانی سەربەستی زێدەتر ئازادتری زێدەتر جوولەیەن خۆد ئاخافتنێن خۆدا دچون و هاتناتەدا دتێکەلیاتەدا کێوانی ئەو ئێرپیسنینە دگوێ مرۆڤدا کۆنتڕۆل کەسنیە ڕاستە ji bilîwekêjî peywendiyeke rastexwe zêdetir nêzîktir digel staf heye stafê me jî baweku ew hemû mîwananê ke dem bo êre spasiyan bikim بەیادی جاران ئێستا هەر بەیادی و کاتی کە پێشکەشکاری پرۆگرامەکە بابەتێکمان ئامادێت و پێشکەشی بکە ئۆکێ شتێک لێرە هەیە ئەگەر کامری یەک تۆ پێشکەش ئاگام لێە ئەگەر بە سوارێنیش بێ یەکسەر من ئەوم هەیە ترانزلێتی کوڕمانجی دەکەم هەوڵاتیەکی باژارە سلێمانیە زێدەتر 27 ساڵە کو کەرەستە و کەل و پەلێنکەبنن کولتوری کۆم دکە بەشێک ژبان کەل و پەلانژی ناوا دوکانە خۆدا دفرۆشێ و بەشێکی دنجی وان هەڵدەگرە ji بۆ چێ ji ber ku ne ji bo firotinên ew dixwazê wan taybet helbigire ji ber ku ew dibêje xwedî dîrokeke gelek kevinin ev parçeyên ku wan heldigire û naxwaza wan bifroşe dixwaze cem xwe bihêle û goh bide wana û wan biparêze vêce daxwaz jî dike ku neviyên bê nifşê dahatû giringiyekê bi van şûnwaran û kelûpelên dîrokî bide
من تقریبا 8,000 پارچەم هەیە زۆری بە کەڵکە زۆری لام خۆشەویستە و ناچی فرۆشم ئەمە شتێکی بەو شێوە کە من لەگەڵ یاڕۆم وەکو دڵسۆزیم هەیە بۆم کارەی خۆم. من وەکو ئەوەی کە ئەم ئیشاکەم وەکو ئەو دڵسۆزیم هەیە بۆی ئەمەوێ ئەم شتە نەفەوتێ بمێنێ بەڕاستیەکەی ئەستا من چوار دوکانم گرتووە بەخوا پارێزکی زۆر ژێم بەڵام ئیسپادەی هیوای نییە بەڵام وەکو هیوات مێشک و دڵی خۆم حەزیرەکە کە ئەم شتە هەبێ لە وڵاتەکەی و لە ناو شارەکەی و لە ناو مەنتیقەکەات. سیاسی لەوانسییا بێ 200 ساڵ زیاتر بێ بەس وەکو نووسینی پێوە نیە بڵێمەوەی نووسرا ئەوە بەڵام زۆری تیا کۆنا قەدیمە زۆریان قەدیمە. بەردەوامە بم لەگەڵ گوڵستان لەسەر باسکردنی پرۆگرامەکە گوڵستان باسی وەت کرد کە زۆر خۆشترە کاری مەیدانی بەڵام لەگەڵەوەشدا بێ بربەست نییە بێ کاری قورس نییە پێم بڵێ و بربەستانی هاتە سەر ڕێگەت چی بوو لە کاتی پرۆگرامەکە حتان هات شتێکی وڵقاس بێژم بربەستێک زێدە مەزن نەهاتیە پێشیامەش وەکو ڕاستی ستافێکی گەلێک پرۆفشنال کارتکەندی بیواریدا کاک هاوکارێ دەرهێنەرە ژوودی پرۆدیوسەرە کاکەواڵەیە کەمرەمان هەروەها ئیوان و بێگومان شەهرام و هەموو کەس ئالیکارن حتاکو ئەف پرۆگرام بباشی بچێ سەر سکێ و بێ بەرهەمئانین و بشێوازە گەلێک خۆشک پێشکەشی تەماشەوانن خۆ بکەن شتێ قورس ڕاستید مەیدانیدا ئەوە کوتش باژارێکی دچێ باژارێکی ژبکو ئەو هەموونە لە هەولێرە ریکۆردکردن ینی ئێستا ئەو 26 پرۆگرامی لەم سیزنە داتان ناوە خانمەکان هەمویان لە ناو هەرێمی کوردستانن بەنیازنی خانمانی دیکە بەشداری پێ بکەن خۆت بچنە لایەن و لە ئەزمموی ئەوانیش بپرسن ئەوەک دەستپێک مەژ باشووری وڵات دەست پێ کرد هەموو خانم ینی چه خانمەکەژ پارچەیەندنەی کوردستانی یانج باژار و باژارۆکەندنەی کوردستانی دناوا باشوور دەبنجی ئەموانژی میهوانداریت کردنەوە پرۆگرامێدا لێ سەردانە پارچەندنێن کوردستانێ مە هێلایەش بۆ سزنن بێن پرۆگرامێ ئەگەر ئەڤی پرۆگرامی کاری بوو باشی بچێ ناف خانمان ناف خەلکێ ئەمێ بەرداوامیە بدن بە بەشێن دووەم و سێم و چوارەمژی دوبە کۆمبەرە خۆ بدنە ئەوروپاژی دوێ دەرەجی خانمێنگەلەک سەرکەفتیانەیەن کورد کەواتە پرۆگرامی خانومان بەردەوامە بێت بەێ بێگومان ئەز هەویتکەم کو خزمەتێکێ بڕاستی وەرەوەکمە دەست پێکە دەگوتی ئەس دەما کوزڤان خانما دبینم ئەس گەلێک سوودێژێ وەردەگرم هەنجاران ئەس شۆکت بم بە وێ کۆما زانیاریان نیەن کولباوە هەیە و پێویستە بگەها هەموو چینێن جوواکە بتایبەت کەچێن نەها یەن نوگەهای نفشە تازا کەچێن هەفتەمەنێ مندا بڕاستی دەماکو گوتن دگەل خانمێن ینی سەرکەفتی بێگومان من بەرچاوی خۆدانی کو بتەمەنن بە عەمرن ژمرە بچێکی ئەو بوو جهێ پرسێ بوو ئەس چاوە ڕفتارێ بکەم چاوە سەرەدەریە بکەم دگەل خانمێن خۆمەستەر خۆدی ئەزمون براستی مرۆڤ بەژناخۆل بەروان دەتەوەینە وێن خزمەتە کوب چەندین ساڵانە پێشکەشکردە هەر وەکو گوتی هەیە دوبارەی پزیشکی دەف چەندین ساڵە خزمەتێتکێ دوبارە ڕۆشنبیریدا دوبارە جوواکیدا دوبارە تێگەهێشتنە گەنجاندا خەباتێ دکن وێجە ئەم بەژناخۆل بەروان تەوان دەتەوەینن ئەم سپاسیاوان دکن کوێ ئەزمونێ دگەلمە پارڤە دکن هەر وەکو گوتی ئەز هێڤیمە
کە هەر خانمێک هەر کەچێکە کورد و کوردستانی بخوازێ پارێزگاریە سەرێ جوواکە پاقش خۆدی کللتور خۆدی زمان نەتەوا خۆ بکێ پێویستە وان خانمان بشۆپینە ڕاستە پێویستە لڤان خانمان گۆهداری بکەن کەواتەمە لێرە پامێک بوو بۆی کە بینەر و بیسەرانیش ئاشنابن بۆی کە کاتژمێر 5 دقه بەێ ئیشەف لەسەر کوردستان 24 دەمژمێر 10 و 4 دقەن ویساند بوون نووسیان بوون بەڵێ پرۆگرامە خانومان لەسەراکران کوردستان 24 ژۆرە تێپێشکەشکردن لە هێویا نەرینەوەمە تێبینیەوەمە هەروها پێشنیارێنەوەمە ji bo pêşxistin û başkirina vê programê niha di barê rêkordkirinê de ye çend xelekek vane eger pêşniyarên baş hebin ji ber bişêne. ڕۆهیوای هەکبەی کوردستان 24 هەمیشە پڕە لە بابەت و بەرنامەی هەمەڕەنگ و بەسم بۆ هیواین کە هەمیشە بینەر و بیسەری کوردستان 24 بن منیش لێرەوە کۆتاییم بە پرۆگرامەکەیە هەر شاد بن بۆ خۆتەڵی ماڵاوە خاترەوە